بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين، واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. يا رب يا أرحم الراحمين، لتبارين ولم بربانغو لم برنامي بربانغو لم إواريا لم نزيقبون ولا رحمات بركات يا رب العالمين. عفو من كول من خوش بچاوی مرحمت و سۆز و میهرەبانی بۆ من بڕوانە. دامان پۆشە بە ڕەحمەتە فراوانەکەی خۆت کە هەموو شتێکمان ئەگرێتەوە. لە گوناهەکانمان خۆش بە، عاقبەت خێرمان کەو لە دایک و باوکمان خۆش بە، لە خۆمان و ماڵ و مناڵەکانمان خۆش بە، هیدایەتمان بە و شیفای نەخۆشەکانمان بدە. ئەوانەی داوای دوعای خێریان کردو یا رب العالمین، خۆتیان ناسی، خۆتە زانی چی داواکەن، خۆتە زانی چۆن شیفایان بوەنێری، چۆن ڕزقیان بوەنێری، چۆن داواکاریەکانیان جێبەجێەکەی. یا رب العالمین، لێتەپاڕینەوە دوعای هەموو دوعاکاران قبول بکە. هەموو کەسێک کە داوای عەفو و مەغفیرەتەکە لێی خۆش ببە. ئەوانەشمان کە نازانین دوعا بکەین، یا رب العالمین تۆ احتیاجاتەکانمان نەزانیت و بۆمان جێبەجێ بکە. یا ربی خوای، غیری تۆ کێ بپەرستین، لە غیری تۆ کێ لە کێ داوا بکەین. یا رب العالمین، تەنها تۆ پەرستین و شەریکت نییە. داوا لێکەین و تەنها داواش بۆ تۆ بەرزەکەینەوە. هەموو ڕەحمەت و ڕزق و ڕۆزی و بەرەکەت لای تۆیە، هەموو شیفایەک لای تۆیە، هەموو خۆشی و ئاشتیەک لای تۆیە، هەموو کۆتایی هێنانێ بە زوڵم و ستەم لای تۆیە یا رب العالمین. لێتەپاڕینەوە عەفومان کە و لێمان خۆش بە و دوعا و پاڕانەوەکانمان گیرا بکە. ئەم حەڵقە نورانیەی کە دەوری ئەم بەرنامەی یاوە ئێستا گوێی لەم بەرنامە گرتووە، سەر و بینەری ئەم بەرنامەیە یا رب العالمین. یا ئەکرەم الئەکرەمین، دوعاکانیان وەربگرە، شیفای هەموو نەخۆشەکان بدە، بە تایبەتیەوانی کە نەخۆشی درێژخانیان هەیە. اللهم ئامین ئامین یا مجیب السائلین. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێبێ و ئێوارەی دووهەم لە مانگی ڕەمەزانی پیرۆزە بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە لە بەرنامەی بەربانگ لە کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵم کە ئێمە لە ڕۆژەکانی ڕەحمەتی خوای گەورەیین. ئەگەر خوا ڕەحمی پێکردی لێت خۆشە بێت، کە لێت خۆش بوو ئازاد دەکا لە ئاگری دۆزەخ. ڕەحمەت مانای عەتف و سۆز و ڕقە و نەرمونیانی و ویدی خوایە. یا وەدود یا وەدود و یا وەدود یا وەد. هەر جارێ ئێمە ئازانم زیکرێکمان وت، سڵاواتێکمان وت، ئێوە لەگەڵ ئێمە بیڵێن یا وەدود و یا وەدود و یا وەدود. خوای گەورە عەتف و سۆزێکی هێجگار زۆری بەرامبەر بەندەکانی هەیە، ویدی هەیە بە چوار شت. یەکەمیان کە ئێمەی دروست کردووە، هێناوی نیەتە ناوبوون. آخر ئەگەر ئێمە نەبووینایە چه زەرەرێک لە کەون و کایناتە گەیشت، خوا چه زیانێکی پێگەیشت. باشە ئەگەر ئێمە نەبووینایە لە ناو کوردستانە، خوا دروستی نەکردیان لەم ئەرزەیە، یعنی هیچ مشکلەیەک ڕووی نایە. سوپاس بۆ تۆ خوایە کە ئێمە دروست کردووە، چ ڕەحمێکە پێ کردوین. ئەبێت چەنی خۆش بوێین کە هێناوینی. آخر کە وەختی ئێمەی هێناوە خۆشیەوەین، دەیبا لە خۆمانی تێک نەین. خوا لێمان تێک نایە، قەت ئەم قسە نەکەین. بەڵێ خوای گەورە ڕزقەمان هەر بەردەوام کە، خوا لێمان تێک نایە. خوا قەت لە ئینسان تێک نایە، ئێمە خۆمان لە خۆمانی تێکەین. ڕەحمی دووهەم کە پێی کردوینەوەیە هەموو پێویستیەکانمان لەم دنیا جێبەجێەکات، هەموو شتێکمان هەر ئەو بمانە هێنێتە بوون. ڕەحمی سێهەمەوەیە کە هیدایەتی یابین. ئەڵڵاه چەند نیعمەتە ئێمە لە هیدایەت دراوەکانین، چەند نیعمەتە ئێستا ئێمە شایەتومانە هێنین، چەند نیعمەتێکی گەورەیە کە بە ڕۆژوین. سوپاس بۆ تۆ یا رب، الحەمدولله. بە کامی دڵ بڵێن الحەمدولله، سوپاس بۆ تۆ یا رب، یا رب العالمین، کە من لە زمرەی حەزرەتی محەممەد المصطفام صلی الله عليه وسلم، لەو ئەصحابە مبارەکانم کە ڕچەی ئەم کاروانە جوانیان کێشا و ئێمەیان گەیان بە
ئەم هیدایەتە گەورەیە. لە کاروانی ئەو پێغەمبەرانم کە کەسیان ڕەفز ناکا، ئەی چ ڕەحمەتێکە ئێمە ئیمانمان بە هەموو پێغەمبەران هەیە و هەمووشیانمان خۆشەوێ، هەموو ئیماندارێکمان خۆشەوێ لەم سەر ئەرزەیە. لەبەرەوە هیدایەتی یاوین. عەتفی سێهەم چوارەم کە خوای گەورە بەرامبەرمانەی نوێنێ، سێهەم ئەوەیە کە بەهەشتمان پێ خەڵاتە کات دوای ئەوەی کە هیدایەت وەرەگرین، و چوارەمیش ئەوەیە کە لە خزمەت خوای گەورەیە بین و ئەی بینین ئێمە ئەچینە خزمەت نەزەر، ئەچینە خزمەتی خوای گەورە. خوای گەورە بە لوتف و میهرەبانی لەگەڵمانە ئەدوێت، ڕاستە و خۆ لەگەڵ یەک بە یەکمانە قسە ئاکات. خۆشەویستانم، ئێمە لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستین و فەرمون بۆ مناجاتێکی کورت. یا ڕەبی، ڕجا و داوای خۆشەویستی تۆەکەم، خۆشەویستی ئەوەش کە تۆی خۆشەوێت، خۆشەویستی کار و کردەوەیەکیش کە نزیکم بکاتەوە لە خۆشەویستی تۆ. یا ڕەب، ئەوەی کە پێت بەخشیوم و خۆشمەوێ بیکە بەهێزێ بۆ من و پاڵنەرێک بۆ ئەوەی کە تۆ خۆشتەوێت و پێت خۆشە. خودایە، ئەوەی لێت وەرگرتوومەتەوە و خۆشەویست بووە لە لای من، بۆشاییەکی بۆ من دروست کردووە. یا ڕەب، ئەو بۆشاییە پڕکەرەوە بەوەی کە خۆت خۆشتەوێ. اللهم إني أسألك حبك وحب من أحبك وحب عمل يقربني لحبك. اللهم ما رزقتني مما أحب فاجعله قوة لي فيما تحب. اللهم ما أخذتني مما أحب فاجعله فراغا لي فيما تحب. ئازانم زانەکانە فەرموون ئیسمی عەزەمی خوای گەورە ڕەحمانە، هەرچەند زۆرێک لە فەرمودەی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم زانایان زۆر باسییان لەسەرەوە کردووە کە چەند ناوێکیان دیاری کردو. بۆ نمونە ئیمامی عەلی چەند ناوێکە فەرمێ، شێخی گەیلانی چەند ناوێکە فەرمێ، زانایەکی تر مجتەهیدێک. دیارە هەموو ناوەکانی خوا جوانن، هەمویان مبارەکن. لە دەرگای کام ناوە تۆ چیتە خزمەتی خوای گەورە بۆ تەکرێتەوە. بەڵام زۆر لە زانەکانە فەرموون ناوی ئیسمی عەزەمی خوای گەورە ڕەحمانە. ڕەحمان، قل ادعوا الله أو ادعوا الرحمن. ناوی الرحمن أيما تدعو فله الأسماء الحسنى. ئاساری ڕەحمەتی خوا لە دنیا ئاسارێکی عام و گشتی هەیە کە خوای گەورە ڕەحم بە هەموومانەکات، بە گردوونەکات، بە مێرولەیەکە کات، بە ڤایرۆسێکە کات، بە بوونەوەرێکی زۆر زۆر بچووکە کات کە لە ڤایرۆس بچووکترە. خواردنیاتی چیرۆکی ژیانی هەیە. ئاخر ئازانم وەکو زانەکان باسێکە نەڵێن بوونەوەری وا بچووک هەیە، یان ڤایرۆساتی وا بچووک، گاشتی وا بچووک هەیە، مەخلوقاتی وا بچووک هەیە لە گردوونە. تەمەنەکەی لە 3 ملیار چرکە، یعنی یەک چرکە یەک سانیە بکە بە 3 ملیار بەشەوە لە بەشێکی ئاژی. یعنی تەسەوور ناکرێمە. دێ ئەم بوونەوەرە، ئەم شتە، ئەم مەخلوقە کە خوا دروستی کردووە گیانی تایە. ئەگەر بگەینە لای چیرۆکی ژیانی هەیە، شوکردن و ژنهێنانی هەیە، احتیاجاتەکانی ژیانی هەیە، ئەو پەروەردگارەی کە ڕەحمانە بۆی دابینەکات. چەند بە ڕەحمە. یا ڕەحمان و یا ڕەحمان و یا ڕەحمان، یا ڕەحمان و یا ڕەحیم، برەحمەتیکە نەستەغیث. ئاساری ڕەحمەتی خوای گەورە بە فراوانی لەم گردونەیە زۆر گەورەیە. وەکو فەرمێ کاتێ خوای گەورەم کەون و کایناتی دروست کرد، کتابێکی لە نووسی لە سەروی عەرشەوە نامەیەک نووسراوە، نووسراوێکی گەورە نووسراوە، إن رحمتي وسعت غضبي سبقت غضبي. إن رحمتي سبقت غضبي. ڕەحمەتم پێش غەزەبم کەوتووە. ئێمە لەم ئیحاءانە تێگەین، پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمان باسەکە،
لەم دەستەواژە قورئانیانە حاڵیە بین کە قورئان ئاماژەی پێکا کە خوای گەورە بە ڕەحمە بە سۆزە ڕەحمەتەکەی پێشی غەزەبی کەوتووە. ئایا ئێمە تەخەلوق بەم ئەخلاقە جوانانەوە ئەکەین کە خوای گەورە ئەیەوێ ئێمەش بە ڕەحم بین، تند نەبین، تندڕەو نەبین، خەڵک نەکوژین، دزی و جەردەیی لە ماڵی خەڵک نەکەین، چکە ئەمە کوشتنی ڕەحمە وەختی ئینسانەکە بینی لەسەر جادەیەکا کەوتووە نیەتی نانی نیۆڕۆ نانی ئێوارە بخوات، کۆمەڵێکیش سەرۆت و سامانی ئەویان خواردووە. ئێمە بەم ڕەحمەتە داواکەین کەوا ئەم زوڵمستەمە نەبێنێت، بە ڕەحمەتی خوا داواکەین، بۆ چوونەوە شوێنی ڕەحمەتی خوا کە فراوانە بەسەر هەموو گردونە نابێ قەتیز بکرێ، نابێ دەرگای لێدا بخرێ، نابێ کەسێک ئەم ڕەحمەتەی بەرنەکەوێت تۆی زاڵم ڕێی لێ بگریت. ئینە ڕەحمەتی سەبەقەت غەضەبی، پێش تو ڕێیم کەوتووە. لەبەرەوە چەند زەرورە ئێمە ئیمانداران زۆر بە ڕەحم بین، زۆر بە سۆز بین. حدیثێکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم، ئیمامی ئەحمەد بۆمانی گەڕێتەوە، فەرمێ کاتێ خۆی گەورە حەزرەتی ئادەمی دروست کرد و نەفخی ڕۆحی بۆ کرد کە ڕۆح لەسەریەوە چووە جەستەی حەزرەتی ئادەم، ئەو جەستە قوڕینەی کە خوا دروستی کرد پژمی، کە پژمی مەلایکەکان وتیان حەمدی خوا بکە بە حەزرەتی ئادەم، دەڵێ بڵێ ئەلحەمدولله، وتی ئەلحەمدولله. خوای گەورە وەڵامی یایەوە فەرمووی ڕەحیمەکە ڕەبوک، پەروەردگارە ڕەحمی پێکردی. ئەو ڕەحمەتە بوو بە تاپۆ بۆ ئێمە ئازانم، مایەوە بۆ ئێمە، میراتە بۆ ئێمە. هەموو چرکێ ئێمە لەژێر ڕۆشنایی ڕەحمەتی خوای گەورەیین. ئێستا کە منم قسانە بۆ ئێوە ئاکەم، باسی ئەو ڕەحمەی ئەو پەروەردگارە ئاکەم. ئێوە کە دانیشتون گوێ بۆ ڕەحمی خوا ئاگرن، بۆ بەزەیی خوا ئاگرن، خوایە ڕەحممان پێ بکە. ئەو گەنجەی کە ئێستا لە ماڵەوە کەوتۆ لەسەر جێگا، ئەو پیرەی کەوتووە و نەخۆشە، خوایە ڕەحمی پێ بکە، خوایە سەبری پێ ببەخشە، ئیمانی کامڵی پێ ببەخشە. چونکە بەردەوام ئەو کەسانی کەوا ئێستا لەسەر جێگە کەوتون لەژێر ڕۆشنایی ڕەحمی خوایان، مەلایکەکان لە دەورتانن، دڵخۆشیتانێنەوە، دڵتان بەو وەزعی خۆتان خۆش بێت، سفرەیەکی ڕازاوەی مەرحەمەتی خواین، خەڵک یە بۆ لاتان ئەجری دەسەکەوێت، ئەو کەسی خزمەتانەکە ئەجری دەسەکەوێت، ئێبێ خۆتان چیتان دەست بکەوێت، ئەبێ چ تاجێکی گەورە لەسەر سەرتان بێت و ئەوانەی کە جەستەیان ساغە نایبینن، بەعکسیشەوە هەیە کە ئەی چ تاجێکی گەورە لەسەر سەری ئەوانەیە کە جەستەیان ساغە و بەڵام نەخۆشەکانی بینن. ئەم پەروەردگارەمان یەک بەش لە ڕەحمی خۆی لە 100 بەش، کە ڕەحمی خۆم بێ سنوورە مطلقە، بەڵام یەک بەشی ناردۆتە سەر ئەرز، بەشی ئەم هەموو مەخلوقاتە لە ڤایرۆسێکەوە تا کەرگەدنیە، تا فیلێک، تا مرۆڤێک کە بێشوەکەی خۆی خۆشەوێت، تا من دایکێک کە مناڵەکەی خۆی خۆشەوێت، بەشی ئەمە هەموو یەکات. تا درەختێک کە ئاو سەرخا بە بۆریەکانیا بۆ دوورترین قەد و گەڵای درەختەکە بەڕەحم سەریەخات، بە سۆز و مێرەبانیە. تا مۆزێک کە ئەو جل و قاپوتە جوانە لەبەرەکە تاوەکو ناوکرۆکەکە بمێنێتەوە ئینسان نیسفادی لێ بکە و بیخوات، تا مەیمونێکیش بیخوا، بەڕەحم ئەمە هەمووی جێبەجێەکرێت، بەڕەحمی خوای گەورە جێبەجێەکرێ. یەک بەشە لە ڕەحمی خوا ئاسانم، یەک باش. خوای گەورە 99 کە مطلق و بێ سنوورە لەگەڵ ئەو یەکی شاکۆیە کاتەوە لە قیامەتە ڕەحم بە هەموو بەشەریەتە کات بە مرۆڤایەت. ئەبێ چی بکە یا ڕەب؟ ڕەحمێکە بە ملیارەها ملیارەوەنەی دایک و باوک بە ڕەحمتر بێت، هەر سنووری نییە، ملیارەها عەدەدە، لە عەدەد دەرەچێت، سنووری نییە ئازانم. هەر بۆیە شەیطان لە ڕۆژی قیامەتە لە مەحشەرە ئەویش مل بەرزەکاتەوە بەڵکو بەر ڕەحمەتی خوا بکەوێت. ئەمە بینی لەناو واقعی ژیانی خۆمان، ئەی ئێمە چەندێ بەڕەحمین. ئێمە موسڵمانەکەی دراوسی خۆمانمان قبوڵ نییە، ئەوەی لە پاڵمانایە نوێژەکە قبوڵمان نییە، چونکە لە ڕەوتەکەی من ناڵێت، ئاوازی منی نییە، تێگەشتنی منی نییە، لە جەماعەتەکەی من نییە، خۆشم ناوێت. ئازانم هەتا لەم ڕەحمە تێ بگەیت، هەتا خوا زۆرتر ڕەحمە پێ بکات، تا زۆر لە ژێر ڕۆشنایی ڕەحمی خوایابی، زیاتر بە ڕەحمە بێ بۆ بەشەریەت.
بەخوا بۆسی سرکێک ئەگری کە لە شوێنەکە کەسێک لێ یاوە کوشتێتی دڵت نایە سی سرکی عازیێت بی مارمێلکەیە ئەکەوێتە ناو سیفۆنێکەوە هەوڵەی دەری بێنی ئەوەنە ڕەحمە زۆرە بێت کە ڕژاندی بەسەرتا ئیتر چۆن ڕق لە مسلمانی برای خۆتە بێ چۆن پیلانی بۆ دانی چۆن دژایەتیەکەی ئێمە لەکوێی ئەم ڕەحمەتی خوای گەورەیین لەکوێی ئەمەیان ئازانم چەند ئەتوانین بە ڕەحم بین لە خزمەت خوای گەورەیە خۆشەویستانم سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەشێکە لە بەرنامەکەمان لە بەرنامەی بەربانگ کە چۆن فێری ئەم سونەتانە ببین و لە ڕێی ئەو گرتە ڤیدۆیانی کە هەمانە هەمتر ئەو برا و خوشکە بە ڕێزانی کە فێریە بن ئەوانیش فێرە بن و ئێمەش با فێری بین بیرمان بکەوێتەوە ئەگەر لە بەریشمانە با بیرمان بکەوێتەوە کە ئەو سونەتانە ئینشاءڵڵا جێبەجێ بکەین فەرموون کاک سۆرانگیان سونەتێکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم کە بۆمان نەگەڕێتەوە فەرمێت معاوی مەزەنی کە سەحابەیەکی پێغەمبەر بۆ مەزەنی ئەم سەحابەی پێغەمبەر صلی الله وفات دەکات کە وفات دەکات حەزرەتی جوبرەئیل بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 7,000 مەلایکەی لەگەڵایە ئەفەرمێت ئەی محەممەد هەستە نوێژی جەنازەی معاوی مزەنی بکە کە 7,000 مەلایکە هاتووە حتا ئەفەرمێت حەزرەتی جوبرەئیل باڵێکی لەسەر شاخەکان بوو باڵێکی لەسەر دەشت و کێوەکانی تر بوو زۆر زۆر بە هەیبەت بوو ئەفەرمێ دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمودەکە دوور و درێژە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت ئەی جوبرەئیل ئەم هەموو مەلائیکە و تۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی و سەحابە نوێژی لەسەر معاویە مزەنی کردووە هۆی چی ئەم هەموو مەلایکەیە کە دابەزیوە ئەویشە فەرمێت لەبەرەوەی معاوی مزەنی بە پێوە بە دانیشتنەوە بە پاڵکەوتنەوە سورەتی ئیخلاص سورەتی قل هو الله زۆر زۆر خوێندووە ئەم سورەتەکە زۆر ئاسانە بسم الله الرحمن الرحیم قل هو الله احد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا احد جاکە کە سۆرانێمە لە ڕۆژی دواییە لە قیامەتە زۆر پێویستمان بە ئەم شتە گەورانە بێ یعنی مەلایکە لەسەر کەسێک سورەتی ئیخلاص بخوێنێت کە ئەو لەسەر کەسێک نوێژ بکات و 7,000 مەلایکەدا بەزێک کە سورەتی ئیخلاصی خوێندووە ئەگەر هەموو قورئان بخوێنێ ئەگەر بەردەوام لە ناو زیکری خوایە بێ جەنابتان لەگەڵ زیکرەکانە لەگەڵ قورئان خوێندنا بینتان چۆنە واللهی سپاس بەخوای گەورە پێشێکی بەخێراتانەکەم یاخوا بەخێر بێن سەرچاوم من دەڵام ئینشەڵا نەکار مسلمان هەر کەسانی کەش ئەگەر نزیک بنەوە لەگەڵ زیکرەکانە ئەزانن کە زیکر ینی بەڕاستی پاداشتی چۆنە و دڵ و دەروون چۆن ئارام ببێ و چۆن ئیسراحەت دەبێ پێی لەبەرەوە پێویستانی لە سەرتاکی هەموو مسلمانێک ڕۆژانە زیکر بەڵێ بەردەوام خوێنێت و ڕەنگانەوەشی زۆر زۆرەتیایە بەڕاستی ئینسان ئارام ئەکاتەوە دڵ و دەرونی ئارام ئەکاتەوە لەگەڵ مسلمانە هەر لە ڕەوشت و لە ئاکار و نزیک بوونەوەش لەگەڵ خۆی پەروەردگاراتر ئەمانە هەمووی بەڕاستی ضرورە زۆر زۆر دڵم مرتاح بێ و استراحەتم من بکۆ ئێمە ئەم سورەتی ئیخلاص سورەتی قل والله ئیکەن بە دیاری بۆ جنابەت بۆ بینەرانی خۆشەویست ئینشاءالله کەمە ڕۆشتین چەند جارێ قل والله بخوێنەوە ئینشاءالله گەر بیریشی کەوتۆ ینی ڕۆژانە چکە بەڕاستی ئەجرێکی زۆر زۆر گەورەی بەتاکید ئینشاءالله خی گەورە پاداشتان باتۆ ئینشاءالله خی گەورە ئیخلاصتان پێبەخشێ و خی گەورە دێمەش خۆش بێ ئینشاءالله لە هەموو مسلمانان بارەکەڵا فێکی ئینشاءالله ئێوەش لەگەڵ ئێمەیا بێڵن ئینشاءالله بسم الله الرحمن الرحیم قل هو الله احد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا احد خۆی گەورەی ئینشاءالله ئەم زیکر و ئەم زیکرە گەورەی قورئانمان هەمیشە لە یاد بێ کە قورئان زۆر بخوێنین ئەچی بە شوێنەکە ئاچیتە جادەیەک لە سیارەکە تایت سورەتی فاتحە بخوێنە هەر هیچی لەبەر نییە قل هو الله وقل أعوذ برب الناس وقل أعوذ برب الفلق ئەمانە زۆر زۆر گەورن ئایەت الکورسی بخوێنە هەڵی گرە بۆ شوێنە تاریکەکان بۆ ڕێگە دوور و درێژەکەی مەحشەر بۆ تەنهاییەکەی بەرزاخ هەڵی گرن بۆ سەرپەردی سیرات نیەتی ئەو شوێنانەی لێبێن ئینشاءالله ئەچینە خزمەت مەوەساحمەی شەریعە و ئەو چیرۆک و بەسەرهاتێک یاخود ئێمە باسی بەسەرهاتی چاکانی کورد دەکەین پێمان خۆشە کە بەسەرهاتەکان
لە زمانی مامۆستا و زانا و بانخواز و خەڵکە مسلمانەکەی خۆمانەوە ببیستین و پێشکەش بێ بە ڕێز و خۆشەویستی بکەین لە بەربان فەرمونون. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. دعواكين لأخوائي قولوا نيوز ورجوع عبادة كان مالي ورقري وبومن آسان كاويك قلتو ما أخوائي قولوا لما قبول كاويك ما بيشا أخوائي قولوا يارمتي ما باب آساني رجوع كان بقرين وشون يرجع كان بكين وأخوائي قولوا يارمتي ما باب أو نيوز ورجوع كأخوائي قولوا لبرحك أو حكمتنا دونيك ڕەزامەندی خۆیەتی و خزمەتی خەڵقی ئەوە جێبەجێ بکەین لە ئەو بەسەراتانی کە بەلامەوە کاریگەر بوون بەسەراتێک باز دەکەم کە ئەو کەسە ڕەفیقی خۆمەوە لە مزگەوت ئێستا ماوە بەڵام لە تەمەنا یەک نین لە تەمەنا ئەو تەمەنی زۆرە کاتێکە لە مزگەوت وتارمەیە ئەو کاک حاجی دوای وتارەکە فەرمووی حاجی ساڵح خەڵقی گوندی گەڵاڵی شارباژێرە دوای باین کردم فەرمی منیش شتێکم لەلای حەز دەکەم بۆ بجێڕموانێ لە ساڵی پەنجاکانە پۆلیس بووم لە پێنجوێن لە منتیقەی پێنجوێن لە لادەکانی دەوروبەری پێنجوێنە چین ئەگەڕاین و هاتینەوە تی شەوێکیان تەوزیعیان کردین لە لادەیەک من بەرماڵێک کەوتم کە چوم یەک ئافرەتی لێ بوو کە بین و ئافرەتەکە قابلەوە و مەنجەڵی تۆزە گەورەشی سەرخست بوو کەسیشی لێ نەبوو هەر خۆی لێ بوو منیش هەستان بڕۆم تی بۆ ڕێتم وڵا ئەگەر ئافرەتێ بە تەنیا لێرە بێ من لێرە نامێنمەوە ڕێک ئافرەتەکەشتی نانا میوانمان هەیە بەدەم پێکەنینەوەتی میوانمان زۆر ئێستا دێن ئەو بۆی ئەم چێشتانە بۆ حازرەکەم ئێستا دێن تم بۆچی دێن تی وەڵام من مناڵم نابێ ئەو هاوسەرەکەم تەلاقمەیە ئەو ماڵی کەشیان کە دێن خوشکی هاوسەرەکەی من ژنیەتی ئەو سێ مناڵی هەیە ئەڵێن ئەبێت تۆش تەلاقی بێت چونکە ژن بەژن بووە ژن بەژنیان پێکردوین وەکو عادەتەی و کاتێکە کردویانە زیاتر وەکو عادەت وایە ئەڵێ ئیتم زۆر پێم ناخۆش وتم جا دێنتی ئاسا دێن تر قسەکانمان کرد 5-6 دقەیەکی پێچوو خەڵقاتەوە چەند پیاوێک کاتەوە دوایی پێش نانخواردنەکە مەلایەک و دووسێ پیا و ئافرەتێک کات سێ مناڵی جوانکیلێ لەگەڵ هاوناوەیان تقریبا 7 ساڵە بۆکانی کە چکۆلەتر بوون دیکە هاتن مناڵەکان هەر لە ڕێگاوە گریان مناڵەکانم بینی زۆر دڵیان تەگودانیش نانیان دانا ئەو سێ مناڵە هیچیان نانیان نەخوارد ئافرەتەکەش زۆر بە زۆر پێمان خوارد ئافرەتەکەش بە تەکلیف و بە فەرموکردنی زۆر تۆزنانمان پێخوارد بەس مناڵەکان هەر هەنیسکیاندا ئەگریان و لەبەر خۆیانەوە ئەگریان بەڵام دەنگیان بەرز ناکردو دڵیان پڕ بوو ئەوە نانیان نەخوارد ئیتر هاتنە سەر بابەتەکە و مامۆستاکە وتی ئێمە درەنگە لە دەیەکیەوە هاتوین و لە گوندێکەوە هاتوین و پەلەمانە ئەگەرتانەوێ ئیشەکە جێبەجێکەن خێراکەن بە کۆتایی پێبێن هاتنە سەر باسەکەی تر تێگەیشتم کە قسەی ئافرەتەکە ڕاستە و مامۆستاتی مادام ئێوە بەگوێ کەس ناکەن بەگوێ مەلا ناکەن بەگوێ پیاوی معقول ناکەن سوڵح ناکەن دەیاڵە خێرە با بۆتان بنووسم و کۆتایی پێبێن ئێمە چەند وەختە لەگەڵ ئێوە خەریکن کە ڕازی بن ئەڵێ دواییتیان باش هاتنە سەر قسەکە کابراتی یاڵە بینوسە مامۆستا خەریب بینوسێ نەمهێش بینوسێت مامۆستا ڕاوەسە ئێوە کاکە ئەوەی کە مناڵەکانی هەبوو ئەوەی سێ مناڵەکەی بووتمە ئەم ژنەکەی تەلاقیان تەلاقی نایە ئەوە کەیفی خۆیەتی دەتوانێت ژنی کەش بێنە تەلاقیشی نایە بەڵام تۆ بۆ تەلاقی تیمیش تەلاقی مادا ئەو خوشکەکەی من تەلاقی منیش هەر تەلاقیم ئیتر نەختی قسەش کەوتە بینیانەوە تیمە من نابمە بێت تەلاقی بێ ئەوتی ئەمانە بەڵام تی من پۆلیس بووم پۆلیس تۆزە هەیبەت و ڕێزی هەبوو کاتە زیاتر لە ئێستاتی وڵا لەبەر من ناوێت زۆر قسە بکەن تی دوایی تم ئەی کاکە ڕوون کردەوەی کە سێ مناڵەکەی بوون تم ئەی تۆ پیاو نیە هاتی بۆ مەزیدی بەرەڵا پیاوم ئەی پیاو نابێ خاتری خەڵقی بگرێ تی خاتری چێ بن خاتری خوا بگرە تی باشەوە سوڵحەکەمان بە 10 دینارە ڕێکەوتینە سەر 10 دینار 10 دیناری 950 پارێکی زۆر بووە دینارێکی خاتری خوا بێ تمەی خاتری مامۆستا ئەو جەماعەتێک هێناتێت دینارێکیشی بە خاتری ئەوان بێ اینجا تینەتێ قسەیان کرد و منیش چەند ساڵ کە پۆلیس بووم 7 دینارم کۆ کردەوە
حەوت دینارەکە لە گیرفانما بوو پارێکی زۆر بوو دڵم پێی خۆش بوو بێم لە سلێمانی خان و عەرزەشتی پێ بکڕم هەر ئەوەم کۆکرد بۆ تۆزە لە دەمی خۆم و خێزانم جێڕا بوو تیوەڵا حەوت دینارەکە لە گیرفانم ئێستا ئەو پارەکەی و هاتە سەر هەشت تم ئەی کاکە منیش برای ئەم ئافرەتەم و پۆلیس واتمە ئێرە بخۆتان نەزانم پۆلیس چونکە بەم دیاناگەڕێ هەموو ئافرەتی ئەم دیانە بە خوشکوبرا و ئافرەت و پیاوی ئەم منتیقانە بە خوشکوبرای خۆی ئەزانێ ئەی تۆ خاتری من ناگریتی با دینارێکیش خاتری تۆ بەس ئیتر لۆ زیاتر قسە بکە هێڵە سمەڕۆم لۆ زیاتر کەوی مەکەرەوە لۆ زیاتر ڕازی نابم باشە تم پیاوی پەشیمان نابێتی باڵێت تم مسلمانی ڕاز دەکەی پەشیمان ناوێتی تی یەکسەر حەوت دینارەکەی خۆمایە تمام حەوت دینارەکە بەس پەشیمان نەبیەوە کە چاوم بۆ مناڵە نەکەوت کە ئاوا گریان کابرایی ئەوەی دووەمیشانتی کاکە تۆ سڵح بۆ منەکەی بە حەوت دینار وەڵای من هیچ شتێکم نییە گوێ درێژێکم مێ لەگەڵ مانگایك جووت بەوە ناکەم جووتەکەشم بەوە ناکەم دوو گاجوت نییە جووتی پێ بکەم پارەم نییە بێمێت تۆ لە خۆ سڵحم بۆکەم چی بەمێت تۆق نەبێ من بۆ خۆ سڵحەکەم تی پارەکەم مایە و ئەجا مامۆستا کاغەزەکەی پێچایەوە سڵحیان کرد و کە ئافرەتەکە تەلاق نێن و ئەم مناڵانە کە بچوو بوون دەستیان بەدایانی دایکیانەوە داین و دایکە بەجێمان مێڵە و ئەگریان و قسەکان من هەمووی نەژێڕایەوە تی ئەگریان و دا تخوا بەجێمان مێڵە دیارشتەکان بیست و کە مناڵەکانتان لی ئەستێنینەوە زۆر تیکە مامۆستا تیتە تەواو خێری خێر بنووسێ و خوا جەزا باتەوە من و کە نەتێش ئەم ئافرەتە تەلاق بدرێن و ئەو سوڵحە بۆ کردن و تیوانش نازانی پارەکە چ لێ لە شەی ئەستێنمەوە لە شەی وەرەگرم تیوەڵان جا مناڵەکان تم داتخوا نامبێنە بە ئەو مناڵانە تی منە تاوی مناڵەکان ئاگام لەوکانی هێنەبوو تیوەڵان نانیانە بۆ مناڵەکان هەر سێ مناڵەکان تێریان خوارد لەنان تی نانیان خوارد ئەجا منیش پارەکە مایە بە کابرا و هەستان ئەوان ڕۆیشتن و منیش ڕۆیشتم خواحافیزیم کرد کابراوتی پارەکە دوای کە لە کاتی ڕۆشتنە ئەوەی کابیا پارەکە بە سەحەم ماڵەکە وتم کاکە ئەو پارەیە من لەبەر خاتری تۆ نەماوە من لەبەر خاتری خوا داومە و لەبەر ئەوەی کە خوای گەورە بەهۆی ئەو مناڵانە دڵی منی ڕازی کرد کە ئەو پارەیە بم بۆ ئەو مناڵانە و نێڵم دایکی ئەو مناڵان تەڵاو دێ بەخوا من لەبەر خاتری خوا داومە نە پاداشم لە تۆی نە پاداش لەو ئەجاتی سوێن بەخوا ڕۆشتم نە ئەمزانی ئەم پیاوان ناویسیە نە ئەمزانی ئەو پیاوان ناویسیە نە ئەمزانی ژنەکانیشیان ناویان چی ئەو چوار کەسێک کە خەری و تەلاق بە تەلاق بکەنەوە کوردی خۆمانڵێن تی هیچیان ناویان نەزانی ناویان لێ نەپرسین ڕۆشتم لە پاش ماوەیەک چوومە بۆ دەی کە ماڵم لێ بوو لە پاش ماوەی لە ڕێگاکە ئافرەتێکم بینی زۆر بە گەرمی تی کاک ساڵح چۆنی چاک و چۆنێکی بە ڕێزانەی لەگەڵا کرد بۆکو خوشکی خۆم و قابل ماست و شتێکی بەدەستەوە بووتم ئەو بۆ کوێتی تچم ماریەوە تم بۆ چیەتی بۆ ماریەمە تی وڵات ئەو چاکەی لەگەڵم کردم قەت لە بیر ناچێتەوە لەو کاتەوە هەموو کاتێک و هەموو نوێژەی دوعا بووەکەم بەڵام حەزم کردووە ئاوا بێم دیارێکیش بۆ بێنم جارجارات ئەو تۆزە ماستە لەو دێ خۆیان هێناوی چێ بۆ دەیەکی حاجی ساڵحی دێ تی لە نیوێ ڕێگای تووشم بوو تم بۆ خوای کە من و تۆی دروست کردووە من لەبەر خاتری خوا کردو لەبەر منجەڵە ماست و لەبەر شتی تۆ نەمکردەوە بۆ خوای دروستی کرد نەوی بگەڕێەوە ناویبیێنی تیڵام منجەڵە ماستە ئەو شتەکان پیان ناردەوە ڕۆشتەوە ئافرەتەوتم خوشکە من لەبەر خوا کردم بەخوا ئێستاش نە ناوی خۆت و مێردەکە دەزانم نە ئەوەکەی کەشیان ناوی خۆی ژنەکەی ئەزانم پیاوەکەیکە ناوتان نازانم من لەبەر خوا کردومە لەبەر ئێوە نەمکردەوە منجەڵە ماست و هیچ شتێکم بۆ نێنی جارێکە ڕازینیم بە هیچ شێوە بێ بماریەوە ئەوە بەشێکە لە خەڵقی دینداری کوردەواری خۆمان ئەخلاق و خۆڕەوشتیان کاریگەری دین لەسەر ڕەوشتی خەڵقی لەسەر ڕەحم و بەزەیی خەڵقی لەسەر کە ئینسانی مسلمان چەند بە بەزەیە ئەوە مناڵی خۆی نییە مناڵی کەسێکە کە ئێستاش نازانێ ئێستاش کە بۆ منی گێڕاوەتەوە تقریبا 21 ساڵم پێش بۆ منی گێڕاوەتەوە و من نووسیمەتەوە لەو کتێبەکە بەناوی پاییزە براوە لەیان نووسیمەتەوە لەو کاتەوە تا ئاسا بۆ خۆشم سێ چوار جاریکار خوێن بێتەوە کە خۆم نووسیمەتەوە ئەوەندە بەلام مۆشتەی کاریگەرە کەسێک نەناسێ هەموو سەرمایە ژیانی کە بۆ ماڵ و مناڵی خۆی کەکوژێتەوە بیا لە پێناوی ڕزگارکردنی دووسێ مناڵ یان ڕزگارکردنی دوو ئافرە لە تەلاقدان بەبێ کە هیچیان بناسێ ناویشیان بزانێ ئەوە بەلام بەسەراتی کاریگەر بۆ ئومێد دەکەم کە خەڵقی هەموو ئەو بزانن ئەوانەی کارێن ژن تەلاق بن ئەو ژنانی کانێ بڕۆن بە دیار بێردەکانیان دانەنیشن لەسەر بەستیترین شت لەسەر شتێکی زۆر سادە مشکلە و گیرگرفت و ئاژاوە دروستەکەن بەزیان بۆ جۆرە مناڵە نابێتەوە کە نمونەی ئاوا زۆر زۆرە و نمونەی لەوەش کاریگەرتر زۆرە بەس من حەزم نەکرد لە ڕەمەزانە خەڵکی زۆر دڵی تەنگ بێت چونکە ئەمە دڵخۆشبوونەکە ئەوانە ڕزگاریان مۆینە کەسانێکەیەکە بەسەراتەکانە جێڕۆ لەوەی خۆشم بە تەواتی بۆم نەگەڕدێتەوەێ ئەوەندە کە مناڵ دایکی بەجێهێشتووە خۆمان بینیمانە کە ئەم مناڵە چەند تووشی ناڕەحەتی و زەلیلی بووە و زۆر جار مردووە و زۆر جار نەخۆش کەوتووە زۆر جار تووشی سووتان و نوقسانی بووە ئەندامەکانی لەشی نوقسان بوون بۆ ئەوە کە تەلاقەوتو دەبینیانە ئومێد دەکەم کە ئێمە
هەر وەکو خوای گەورە لە قورئان ئافەرمی ئینە فی ذلک لعبرة لأولی الأبصار هەموو لەمانە پند و ئامۆژگاری وەرگین بێتە دەرسێک بۆمان کە لەسەر شتێکی سادە نە ئافرەت نە پیاو نە هەردوو هاوسەرەکە بڵێن مشکیلە و گرفت دروست نەکەن بۆی لێک جیان نبنەوە بۆی مناڵەکان ئاوارە نەبن چونکە مناڵێک کە دایک و باوکی لێک جیابوونەوە زۆر بڵێ لە کورداری خۆمان مای بەزەیە و زۆر گوناحترە و زۆر ستەم لێکراوترە لەو مناڵەی کە دایک و باوکی نییە و خەڵک لێی تووڕابن چکەوەی کە دایک و باوکی نییە سەدان کەس لە خۆیان ئەگرێ پارەیان بۆ نێرێ جلوبەرگیان بۆ نێرێ خواردنیان بۆ نێرێ بە زمانی کە دایک و باوکیان جیابوونەوە خەڵقێکی ژیارمەتیان نایە مەگەر زۆر کەسێکی تێکەڵ بێ لەگەڵیانە. خۆزگایە ئازانم وەکو جەنابی مامۆستا مەلاحمەی شەریعەت چۆن یاداشتی کۆمەڵێک لەو بەسەرهات و لەو چیرۆک و لەو بەسەرهاتانەی کردووە کە لە کوردەواریە ڕوویان ناوە وشتی واقعی زۆر جوان زۆر گەورە هەمومان بەڕاستی خەمخۆری ئەو بابەتە بووینە مامۆستایان پزیشکان مهندسین خەڵکی عام خەڵکی عاقڵمەند و ژیر و خەڵکی بەتوانە هەر ئەوە ڕووسەقلام سەرقەڵم بیان نووسیتەوە دوا ڕۆژ بۆ خۆی کتێبێکی لە دەرەچێت چکە هەر یەکەمان کۆمەڵی بەسەرهاتی زۆر گەوری لایە یەکێک لەو بەسەرهاتانە کە ئێستا مامۆستا ئەحمەد باسی کرد من ئەوم بیرکەوتەوە کە چاوپێکەوتیشمان لەگەڵا ئەنجامدا لە بەرنامەی شیرینچا بەڕێز دکتۆر هەڵوان عەبدوڕەحمان کە پسپۆڕی نەخۆشیەکانی برێستەوە تە مەمکی ئافرەتان دکتۆر هەڵوان بۆی گێڕاینەوە لە بەرنامەکەیە کە وتی ڕۆژێکیان زۆر سیر بوو بەلامەوە کە نەخۆشێک هات بۆ لام بۆ عیادەکەم وتی بۆ عیادەکەی نا بۆ سنتەری مەمەک هاتبوو لە نەخۆشخانەی شار وتی هاتوتی دکتۆریان من ئەمەوێت عملیاتم بۆ بکەوتم بۆچی وتی لەبەرەوەی گرەیەکی زۆر بچووک لە مەمەکما هەیە عملیاتی وتم بەچی ئازانی وتی لە خەوا پیان وتوم وتی منش دەسم کردەوە پێکەنین یعنی چی لە خەوا پیان وتوی شاعو گرتووە سۆنەرە گرتووە ینی فەحس کراویت کە بزانی گرێت هەیە وتی نەوەڵڵی هیچ ئەوانەم نەکردو بەس لە خەوا پیان وتوم گرەیەکت هەیە ئەڵێ مشتم کوڕە خەو هیچ پشتی پێ نابەسرێەوە تۆ باسی چیەکەیت و ئەگەر ئازارە هەیە شتێکت هەیە یا هەستەکەی گرەیەکت هەبێ وتی هیچ هەست ناکەم وتی فەحسم بۆ کرد هیچ هەستی گرێ نەبوو لە ئەو شوێنەیە دوای ئەوە وتی هەر زۆر سوور بوو لەسەرەوە شتێ لە دڵی منشا دروست بوو ینی ئەوەنە سوور بوو ئەوەنە یەقینی هەبوو وتم باشە سۆنەرێکە بۆ وەگرم زانین سۆنەرەکە گیرا هەستم کشتێکی بچووک هەیە بەس زۆر بچووکە بەس ناوت ئێمە گرەیە ئیشاعمان بۆ گشتمان بۆ کرد دوای دەرکەوت بەڵێ گرەیەکی هەر زۆر بچووک و ئەگەر گەورە بێ سەرەتانی ینی هیچ ئازاری نیە هیچیش پێی نازانیت بەڵام شەخصێک پیاوێکی مبارەک کەسێکی موسڵمان کەسێکی ایماندار لە خەوا پێوتم لە فڵان شوێن تا گرەیەکەیە بڕۆ دەری بێنە بە عەمەلیات بکە بۆی نەجاتت بێ ئەڵێ الحەمدولایە یەکسەر خۆی ئەو کەسە نەجاتیە بێت تەڵعان بۆی کە ئەو گرەی لا ببرێ چکە سەرەتایە چکە هێشتا نەبووە بە 2 3 و 4 ئەوانە لەبەرەوە زۆر بە ئاسانی ئەمە یەکێک لەو بەسەرهاتانە ڕەنگە پزیشکەکان سەدان و هەزاران نمونەی زۆر گەورە و جوان لەسەر قەدەر لەسەر ئەم حەقیقەتانە کە ئێمە بەڕاستی پێویستمان پێیەتی تۆ هەموو کەسێک لە ئێمە بەڕاستی دنیای چیرۆکی جوان شەرت نییە هەر لەسەر حەقایقی غەیبی بێ لەسەر قەدەر بێ لەسەر مردن بێت ئەکرێ لەسەر ڕێزی دایک و باوک بێ لەسەر کەرەم و بەخشین بێ لەسەر دڵسۆزی بێت ڕۆژێکیان من چون بەلای مسلمانێک خێرەکە بووتمە گەر حەزەکەی لەو خێرەیە بەشداری بکەیت وتی وەڵڵاهی ئەمە ساڵەکانی 90 زۆر ڕەفیقم و زۆر دۆستیەکین وتی وەڵی 50 دینار ئەو کاتە پارە 50 دیناری بوتی 50 دینارم هەڵگرتووە ئەرە بێم بە گۆشت بۆ مناڵەکان بەس پیشم نەورتون کە گۆشتیان بێنم وەڵی ئەو 50 دینارەکە نایکڕم بۆیان قەیچەکە نایکڕم اعتیادیم یوتم خێرە بنووسی ئەخۆ پارەکەمان گەیانە دەسێ و کەسە دوای ڕۆژی دوایی بینیمەوە وتی فڵانە کەستم بەڵێ وتی سوبحان الله شتێکی زۆر سەیرە بۆ باسکەم وتی من ئێوارە نەویست گۆشتەکە بکڕنتم با تی چوومەوە سەیرەکەم خێزانم گۆشتی لێناوە وتم وەلی کۆم تەمانە وەختە گرانیش بوو نانیش دەستناکە و ئار دەستناکە و نەک گۆشت وتم شنەکە وەلی کێو بۆ گۆشتە خزمێکمانی هەڵا زۆر دوورن پەیوەندی و عەلاقەمان هەر زۆر کەمە نیمانە نە ڕەمەزان بوو نە قوربان
وتی هاتون وتیانە وەڵڵاهی ئەم ئێوارەیە حیوانێکمان سەر بڕی و بیری ئەومان کەوتوانە با تۆزێ لەو گۆشتە بەرین بۆ ئەوانیش چەند وەختەیەکمان هەر نەبینیوە بۆ ئێمەیان هێناوە ئێوارە گۆشتەکەیان خواردووە. لەبەرەوە خۆشەویستان ئێمە چیرۆک و بەسەرهاتەکانمان زۆر زۆرەمانە هەمووی نامەی خواییە ئەگا بە ئێمە وەختی ئەم ئێوارە شتێک ئەبینی وەڵڵا نامەی خوای ڕۆژی 100 نامە 1000 نامەمان پێگا بیکەنەوە نامەکان بخوێنەوە خوا نامەت بۆ نێرە چونکە ئەرحەم الراحیمینە. با سنەتێکی تری پێغەمبەر صلی الله عليه وسلم وەربگرین و لە خزمەتان نابین ان شاء الله بۆ جێبەجێکردن ئەم سنەتانە بۆ جێبەجێکردن و دوعای خێرش بۆ ئێمە بکەن ان شاء الله. فەرمون. اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك. چەندێک بینت هەیە لەگەڵ زیکر و سنەت و ئەوانەیە؟ بینێکی زۆر خۆشم هەیە و وەکو خۆشمی ئیستیفادەم لێ کردووە ئەتوانم بڵێم دەرچەیەک بۆ گەیشتن بە لیقای خوای گەورە و مەحەبەتی خوای گەورە ذیکرەکانە. کاک عەبدوڵڵا لە ژیانی ڕۆژانە تا ئێستا بەدەم ئەم خەیاتی و ئیش و کاریکە ئەیکەیت چەندێ زیکرەکان چێژی گەورەت پێدەن چەندێ مەجالت هەیە بۆ زیکرکردن؟ وەکو مەجال ئەبێ بیڕەخسێنی بەڵام لەخوا بەزیابێ گەورەترین ذکر کە بەلای منەوە قورئان خوێندنە بەدەم خەیاتێکەوە توانیمە تقریباً 3 جوزئی قورئان لەبەر بکەم لە ماوەی مانگێکە بەردەوام ڕۆژانش بەدەم خەیاتیەوە دووبارەیەکەمەوە و بەردەوامیشم لە لەبەرکردنە. ماشاء الله لێ بێ یا ڕەبی. فەرمودەی تری پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم کە فەرمێت پێغەمبەر صلی الله هەر کاتێ لە نوێژە بوویەوەی فەرموو اللهم اجعل خير عمري آخره بەڵێ وخير عملي خواتمه واجعل خير أيام يوم ألقاك. جا سنەتی دوعایەکی زۆر جوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دوعای عاقبەت خێری و ڕۆژە کۆتاییەکانی عمرە چەندێک دوعا بۆ عاقبەت خێریمانەکەین جەنابەت بە ضروری زانی کە دوعا بۆ عاقبەت خێری شتێکی زۆر جائزە و ضروریشە. پێغەمبەری خوا لەو حەدیثەیە زۆر تاکید لەسەر ئەوە ئەکاتەوە کە بیرمان نەخاتەوە کە بەردەوام دوعا بۆ عاقبەت خێری خۆمان بکەین و بەردەوامیش لە یادمان بێت چونکە ئینسان بەڕاستی ئەگەر عاقبەت و حسنی خاتیمەی نەبوو بەڕاستی تووشی ئەحباطی عەمەل ئەبێت و هەموو کردارەکانی پوچەڵە بێ هەروەکو ئەو حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن أحدكم يعمل بعمل أهل النار حتى ما يكون بينه إلا ذراع فيسبق عليه الكتاب فيعمل بعمل أهل الجنة فيدخلها وبهمان شوازش بۆ کەسی ئیماندار بەکردەوەی بەهەشتی ئەکات و بەڵام نامی کردەوەکان و حسنی خاتیمە بڕێی لێگرێت و کردەوەکانی بۆ گۆڕێ بە کردەوەی ئاگر. جا بەڕاستی حسنی خاتیمە هەموو کردارەکانی ئێمە لەسەر حسنی خاتیمە بەندە نامە و کۆتایی ئەعمالمان لەسەر کۆتاییەکەی بەندە و یەخوای گەورە یارمەتیمان بە حسنی خاتیمەمان بکە بە نسیب ئین شاء الله. ئەچینە شاری هەولێری خۆشەویست و لە خزمەت مامۆسایانی خۆشەویستی و شارە خۆشەویستەیە بین ئەچینە خزمەتی مامۆسا فەتحی زوراری تا بەسەرهات و چیرۆکی چاکانی کوردمان بۆ باس بکات و لە خزمەتیان نابین فەرموون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين. برا خوشكاني بريزم سلام ورحمة إخوائي قورتان ليبي يا رب إخوائي قور لهم لايك ما رازي بي عفو ما بك لقناح كان ما خوش بي نيتكان ما صعب بك ودائما قصيت ساك وخير وباش لو خلشي بكنا قصي خراب خوش شويستانم. الكلمة الطيبة صدقة. بيغمبر إخوة فرمي عليه الصلاة والسلام قصي باك وتساق صدقة وخيرة. يعني إنسانك أجا بارينيا إشي لو خلشي بناك كاك قصي باش بك قصي تساق لو خلشي بك مثلا كابرا توشي برايك أبي توشي مصيبتك أبي دريتم نقصي خيري لو بك أتو قصة كيدا كي صدقية أزلك دقاتي زور زارش كاريجر وزي خوي دقري قصي باش وكو توشي بعد داب كي تو جان ماشي
لێرە دەڕوە با و باران دەی بە لە فرانزیە شین دەبیتن واللهی جار بەیە قسەی لەوەیە کەچی دەکە ئێستانە پاشی مانگەشکە ساڵشکە 10 ساڵێتکە ئەو قسە تەسیری دەکە لۆیە دائیمەن ئینسان قسەی باش لۆ خەڵکی بکە زۆر مهمە ڕۆژێکیان لەگەر جەماعەتێکی دەچوونە گومرجێ نێزی ڕەمەزانی بڕۆ هەندە خورمای بکردین لۆ تەوزیعاتی مزگەفتەکان خوا خێرخوازەکەش بنووسی پارەکەی ئەوان بێمە نەبوو چەند دوکانێکمان کرد کاتێک چوونە دوکانەکەەوە بەخۆم یانی شتانم بەسەر هاتێ تەبعاً پیاوەکی لێ بوو زۆر بە عاجزی دانیشتە بوو وەڵی لەسەر کوچی گوتی مامۆستا پرسیارێکم من گوتم فەرموو برا تەمان ئەمەکەمان دیلمان لەسەرە و جوبەمان لەبێ خەڵک دەزانم مەلاینە والله مامۆستا چەند ساڵ لەگە پیاوێکی معاملەی دەکەم ئێستا لۆمە دەکەێتە خیانەتەکی زۆری لێ کردیمە پارەشی گەلک زۆری لێ خواردیمە بردمەعین لۆی باسی 20 دەفتەر وانێ کرد یعنی خۆ وەزعم باشە من دەورەمەندمان حەمدەوە نەی بۆ پارەی ئەسیلەم بکە بڕگا نەشم زانی بەەوە مشکل لەنەوە بەڵام ئێستا یەک لەبەرەوەی فێری لێکمە دومە هەم پارە زۆرە یعنی منش طبعا لۆی کە قسەشی کوی لۆ بکەم خۆ نارەمە ڕوو کابرای شەڕی لەگە کابرای بکە یان گارەگارێ بکە ناکرێت دەبێ بەخۆشی بەشتیوە محاولەکەی دیارە ڕێک نەکردە نەیدای تۆ گوتم یەک قسەت لۆ بکەم ئەو کاتی تازە ئاگام لێەوە مزگەفتە کرابوو لە هەولێرێنجی مزگەفتیوە بەو بەهایەکەم بوون زانی بم 100 دەفتەریان لە مزگەفتە چیدا بوو خوا خێری خێرخوازەکەی بنووسی لۆ ماری خوای گەورە گوتم ئێستا پیاوەیە مزگەوت دروست دەکاتن 100 دەفتەری لێدەوە نیە گوتی بەری مامۆستاوەیە گوتم ئەو ئینسانە بەتەمایە لەو دنیاە هیچ پارەکی لەو 100 دەفتەرێ وەگری تۆ قازاند بکە وەکو معاملەشی دنیا $1 1 سنتش گوتی نەخێت ئەدی گوتم لۆ چێ نەوەرەتۆ تۆ لە قیامەتی تەواو یعنی گوتم کەسێک 100 دەفتەری بەخۆشی خۆ سەرفەکە هەمووی لەوەندەی لە قیامەتی وەکتەوە نەگوتە تم دڵنیابە گوتم لە قیامەتێ ئەو 20 دەفتەرێت و 20 سنتیشت ناڕۆ خوای گەورە هەر هەمووی لە کابرای دەستینتەوە هەموو لۆ تو دێ کە ئەنەما کردتە خێرەوانە قیامەتێت کرد والله مامۆستا دڵم ئارام بوو بزانە قسەی باش وە چەند مهمە زا لێرەدا ئەو قسە یعنی چەند تشی تێدایە ئەوەلەن ئینسان لە دوو ئیشی خێر بڕوە خێری ڕادەشێشی سبحان الله الخير يجر الخير ئەوە یەک خاڵی دووەم ئەبین لۆ خێرە چێتی لە خێرشکەش بەنسیبم ئەوە یەک خاڵی دووەم ئەو قسە چی تێدایە بەڕێزەکان ئینسان دائیمەن ئەگەر مشکلەشی هەبوو دەرتوندێکی هەبوو بە تایبەتی کە ئەگەر تەسیر لێ بکە یعنی دەکرێت لە کەسانێک باز بکەیتەوە ئینسانی دڵسۆزن لۆی ڕێگایە کردۆدا هەنا دوعاە کردۆ بکەن وانە ئەوە مهمە خاڵش کە ئینسان دائیمەن ئینسان قسەی خێر لۆ عالم کە قسەی خەوە لەگە خۆمە تێدەگە قسەی شەڕ لۆ خەچینەکە دائیمەن ئینسان بەشیر و وەلا تونەفیر و یەسیر و وەلا تعسیر و پێغەمبەری خوا فەرمووی موژدە بدەن یعنی قەن نەفرەت مەکەن ئاسان بکەن لەسەر خەڵکی تون مەکەن ئەوەش خاڵێکی زۆر مهمە جارێ بە قسەی تو کابرا لۆ هێژ نەخۆ تەراعدە لۆ هێ زەلامی بکوژی بە قسەی تو واز لێدێنی کورە مەکە گوناها عیبە کابرا واز لێدێنی ئەوە چەند مهمە خاڵش کە ئینسان زۆر مهمە بە تایبەتی ئیماندار کە ئومێدێکی 100% یەقینمان بە قیامەت هەیە ئەو قیامەتە زۆر مشکلە کامال و حەلەکە ئەو کەسانەی غەدریان لێکردینە باسییان کردین ئەوە تا قیامەت بەردەستی خوای گەورە فەرموو یعنی بەڕاستی ئینسان کە دری بەوەی خۆشەوی کە مەزلومە لە قیامەتەکەی لەبەرەوەی لە قیامەتی لا ظلم اليوم خوای گەورە حقیقەت بەس کەس دانیاری ئەوە مهمەکەیە کە مەبەستم لە قیسەکەی زۆربەی ئەوەیە کە حەق الناس بە هیچ نەوعێکی ناڕوە حەق الناس ناڕوە هەر کەسێک غەدر لە عالەمێ بکە ماری خەڵکی بخوا زولمی لە عالەمێ بکە یعنی خەڵکی ئەزیەت بدە غەیبەت و بوختان بە خەڵکی بکە ئەوانە حەق الناسن تۆ بەش بکەی بینی خۆت و خوای دەبێ حەقانە بدێەوە یان لە دنیای ڕەت بکەی و یان گەردەنی خۆ پیازاکەی ئەگەنا قیامەت چاوەڕێتە ئەگەر خوایشتی ڕەب العالەمین قوربانی بین بەو هەموو عەدالەتەی خۆی حەقی بزنی بێ قۆز لەسەر بە قۆز نێری کە بە قۆچەکان غەدری لێ کردیان کو حەقی مرۆڤ لەسەر مرۆڤەش دێریکەوە غەدری لێ دەکا حەق الناس ناڕوە لۆیە پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسەلام فەرمووی سبحان الله سبحان الله سبحان الله لەسەر قەبران دانیشت بوو لەگەڵ سەحابەکان سەری بەرز کردەوە ما أنزل الله من التشديد خوای گەورە چەند شتی توندی دابەزاندی گوتیان یا رەسوڵ الله چ دابەزی ئەی پێغەمبەری خوا ڕوحمان بە فیدات بی فەرمووی سوێن بەو خودایە ڕوحمی منی بەدەستە هەر کەسێک بە شەهید ببستە قیامەتێ بێتەوە شەهید بی بێتەوە شەهید بی بێتەوە کە شەهید بوون لە هەموو گوناحات خۆش دەبی خوا ئەگەر حەقی عالەمی لەسەر بی هێشتا خوا لە حەقی عالەمە لێ خۆش نابێ
خوا لە حەقی خۆ خۆشەویستەوە بێ دەکەی مە لە حەقی عالەمێ نا دەبی حەقی خەڵکی بدەیەوە جا ئەگەر عیبادەت و چاکەتە من دەدەنەوان ئەگەنا لە گوناح و خراپەکەی وان دێخنە سەر شانێک دەبی ئەزیەتێ بخۆی لۆیە حەق الناس خەتەرە کابرایەک لە سەردەمی پێغەمبەری سڵ وەفات گوتیان یا ڕەسوڵ نوێژ لەسەر بکە فەرمی هل عليه دين قەردی عالەمی لەسەر گوتیان بەرە یا رەسوڵ فمن صلوا على صاحب ئەنگۆ نوێژ لەسەر بکەن یعنی پێغەمبەری خوا نوێژ لەسەر نەکرد کە قەرداری عالەمێ بوو خۆ نەک خواردێتی نەداتەوە بەڵام قەردێکی دەمادەم قەردەکە نەداتەوە يعني خوای گەورە و پێغەمبەرە فەرمی صلی الله عليه وسلم روح المؤمن دەفەرمێ روحی ئینسانی ئیماندار متعلقة بقردك ودينك وحقك عالمك لسلا يعني راد جيري لناغنا مستناو باشته حتى حقي عالمنا ديو لو توبه بكين هيك حق ما بخل شي دانبي غيبته وبختان بخل شي مكا حقي شيء لكنا فكر بكو بروح حق كان بدو قردني خوتان في ازاكا حتى نتي قيامتي قلنا ليه خويا يقول محاسبه دك وناتي بهاشتش دوبرا هدرابون قوتيان شاب بيشاب من دين خوني او دك بيدرين كمردن وقبل قيامتكم سبحان الله كان وفاتك الخوا عافيك كل كتابه شي بازك دري كاتي كمرد اويد كي يكسر تصاور ريبو صارك تصاور ريبو نهات خوني شوي شان دخوي ديد قلت تخوا بين بريكولا متصاور صارك تصاور دما مردن قبل قيامتك تي والله هم محاسبه كان حساب كتابك كم خلاص بس ناقل بس ما باشتي كل قلت بيا شي باش قال لي مسجود بوي اتلون ناقل بتناو باشتي قبر دبت مكاني باشتي تي والله 5 دیناری قەرداری مسلمانەشیمە لە مارێ دام نابوو لە مای لەنا فراندا لا قەوت زێم دانایە کە دام نابوو هەوشۆ بدەمەوە بەڵام قەزا و قەدەر من وەفاتم کرد هەتا ئێستاش نەیاندایەوە مندارەکان نازانن خێرت دەگاتی ئەگەر یعنی سبەینێ پێیان برێ دەرێکە هەستامەوە چوومە کرد مندارەکان گوتم بەرن لە مارێن گفت دەرێکە چوومە فعلەن دەلاقکە پارەی تێدا بوو دەرێ گوتم کاکە بابتان واللهی زۆر دۆستیم گوتن ئەرێ وەڵە دەزانین دۆستێت بووە تی واللهی وا لە پێش دەرگای بەهەشتیان ڕاگرتی هەموو محاسەبەشی خلاص بە بەس لەبەرەوەی 5 دیناری قەردانی فران کەسیە پارەکەش دەرێ تەمەشنامەکە پارەکە لەوێ بوو سبحان الله دەرێ پارەکەم هینا تیان کوورە زیاتریشی بدێ بەس گەردەنی با من ئازاب بکە دەرێت چوومەکردنی گوتم کاکە حارم مۆزی گوتی هەزار گەردەنی ئازابی دەرێ واللهی شەوش کە لە خەوت من لەناو بەهەشتی خوای گەورە بووتی دەڕەبی خوای گەورە ڕەحمەت پێ بکە كو أمد قتاك اللي له خوا قتالك لو يبرز كانم خوش تويستان يعني دائما يساق خير وساغل وخلشي بكا وبزان الحق والناس ذو خطره او حق عالمي خواردي او حق عالمي لسلب لاستاوا وكو بيغمبر اخوا عليه الصلاه والسلام فرمي صحابه كان شي حق شي لسلمنا بابي بيدموا صحابي قلتي ام قلت يا رسول الله روزك لقد حاضر كدني زي شكي قامتك لازم ده فرمي ولا حق كم لو يقولوا بيغمبر اخوا مبارك يرود كل او صحابي هاد زي بيغمبري مات صلى الله عليه وسلم نقم سير بيغمبري خاب نعوذ بالله وبأدبي بك لو يقول في سم اخر لحظات يعني جسم بلا شيء بك اي بيغمبر صلى الله عليه وسلم لو بريزه كان خوش شويستان لما ردادني شيء دري فزايا غيبتي يكي بعثي يكي جيني بيدي بعثنا كل كان دوازم مسلمان بينا دوازم مسلمان بينا بهم نوع الشحق يعني تسرد زمو غيبتك كافران بك يا ربي خوايا عفو مان بكي حقي هيك كسيك مان لسنبي او كساني حق انا سر ايميا يا ربي خويا يا خوش بعافيه بك ان شاء الله والسلام عليكم ورحمه الله وبركاته. خۆشەویستمان حکمت و دانایی وتێکی زۆر جوان هەیەڵێت ئەگەر غەیبتان بزانایە ئەو واقعتان هەڵەبژارد ئەوت هەڵەبژار کە تاییت یعنی ڕازی بە بەو بەشەی کە خوایەوێتی بە ئەو باشترینە کە خوا دیاری کردووە یەک چیرۆکی زۆر واقعی جوان هەیە ساڵ 1970 بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی ئەمریکی بەناوبانگ هەبوو بە ناوی دریم هاوس واتە ماڵی خەونەکانە بەدی بێ لەو ماڵەیەوەکو من 4 ملیۆنی عەرەبی وابوو ئەوەی کە زۆر بەناوبانگە لە عالەمی عەرەبیە ئەم دریم هاوسە ئەم بەرنامەیەکی ئەمریکی بوو کە لە کۆتایی بەرنامەکە خەڵاتێکی گەورە ئەو کەسە وەریەگرکەوە ئەو بەرنامەیە بردەوە دەرهێنەرەکە تەمان پیاوێکی گەورەی دەوڵەمەندی ئەمریکی بوو پیاوەکە زۆر دەوڵەمەند بوو هەر بۆ خۆشی خۆی ئەم بەرنامەی ئەبر بەڕێ و مەسرەف و پارە و هەموو شتو ئیمکاناتی ئەو بەرنامەی بەڕێە کرد واتە بەرنامەکەی بۆ پارە نەبوو بەڵکو پاری تیا سەرفە کرد نامەیەکی پێگەیشت لە بەرنامەکە ئەم دەرهێنەرە گەنجێک بوو بە ناوی تید هاوس کە ئەڵێ ژیانم وێران بووە پارەم کۆ کردەوە تا سیارە بکڕم
بەڵام سعری سیارە زۆر بەرز بووە نەمتوانی بیکڕم لە سیارە کۆنەکەی خۆماماوەتەوە کە سیارێکی زۆر کۆن و شڕە دووهەم شت کە بێومێدی کردومەوەی کە دەستگیرانەکەم بەهۆیەوەی کە من قەڵەوم وازی لێهێناوم شوم پێ ناکە لەگەڵمان نابێت سێهەم شت وەزیفەیەکم لە دەستدا ئەمیز ببم بە محاسیبی بانکێکی زۆر گەورەی بەناو بانک لە ئەمریکا ئێستا محاسیبم لە سۆپەرمارکێتێکی بچووک بانکەکە وەریان نەگرتم لە بەرەوەی قەڵەو بووم ئێوە ئەتوان ئەم خەونانم بۆ بێن نەدی لەم بەرنامە ئەمانجی باسەکەی ئەمە شتێکی ترە ئەڵێ ستافی بەرنامەکە وتیان کوربا بە ئەمە پێویستی بە دکتۆری نەفسی ئەمەکەی علاقەی بەرنام بەڵام دەرهێنەرەکەوتی نا ئەبێ ئێمە ئەوەی لە دەستی چۆ بۆی بهێنینەوە ئێمە چی پێویستە پارە و ئیمکانات چی ئەبێت بۆ هێنینەوە سیارێکی ناوازەی زۆر جوانیان بۆ کڕی ژنەکەیەتی بە پارە قەنەعەتی پێەکەین هەیکەین بە محاسیب یەکێک لە بانقەکانی خۆم دەرهێنەرەکەوتی بەمەرجیەوە پیانوت کە ئەبێت تەسویرت بکەین ینی کامێرە لە دواتەوە بێت و مایکە پێوە بێت و بەردەوام لەو شوێنانە ڕەسم بگیریت کە ئێمە بەرنامە ینی ئیشی بەرنامەکە بەو جۆرە بوو کە تەسویرە کرا و ئەمام کەسێک کاگا بە ئاوات و ئامانجەکانی خۆی زۆر دڵی خۆش بوو ئەم کوڕە زۆر دڵی خۆش بوو وتیان حەزی لە چ سیارەیەکەم ئەویش ناوچانی سیارێکی وت بۆیان هێنا و یەکسەر پێشکەشیان کرد و سویچەکەیان نایە دەرهێنەکە بانکێکی خۆی هەبوو وتی ئەو من تەعین دەکەم بە محاسب لەو بانقی خۆم بانقێکی زۆر ڕاقی گەورە بوو بە پارە دەستگیرانەکەیشان قەنەعەت پێکردین هەموو خەونەکانی هاتەدی هەفتەیەک خەریکی تەسویر بوون مفاجعەکە لێرایە ئەڵێ ئەوە ڕوویە کەساتی وێنەگرتن لەو کاتەیە کە ویستیان ینی ئیشەکە تەواو بێ وتی کاکە وەکو خۆم لێ بکەنەوە بەخوا من ئەمانە هیچیم ناوێت سیارەکە زۆر گران بەها بوو بەڵام بچووک بووتی کاکە من لەوەی خۆمە جێمە بێتەوە لەما قەڵەوەم جێم نابێتەوە ناتوان بچمەنێ اینجا دووهەم ئامادەی زانستیم نییە بۆ بانکە گەوری کە ئێوە هەتانە علمێتێکی باشیوێ ئەو بانکە من هیچی لێ تێناگەم پێکەنین و سوعبەت و شتەکانم نەماوە بگەڕەوە بۆ سوپەرمارکێتەکە کە بە سوعبەت و قسەی خۆش و ئێشتوانی ئیشەکانی خۆم بەڕێ بکەم و پارێکشم تیا دەسەکەوت دەستگیرانەکەیشم ناوێت چووکە بە پارە هاتۆتەوە بۆلام پارەی نەمێنێ ئەڕوا منی ناوێ ئەو لەبەرە وەکو خۆم لێ بکەنەوە زانیە و خۆشەویستی نییە و نواندنە ژیان یەکەم جار با ڕازی بین بۆی کە خوا پێی یاوین ڕازیبوون لە ژیانە زۆر جوانە یعنی پلان و دوعات هەبێ بۆ ئەوەی کە باشتر بژیت بەڵام ئەگەر ئێمە داهاتوو بزانین و غەیبمان بزانیایە احترامی هەم واقعی خۆمانمانەگرت ڕێزمان لە ئێستای خۆمانەگرت کە چین چۆنین ژیانمان چۆنە چۆن بیرەکەینەوە ئەوە باشترین شتەکە خوا بەی هەڵبژاردوین خۆی گەورە ڕەمەزانتان لێ پیرۆزکە ئینشاءالله ڕێز و سواسی زۆر بەپایانم بۆ هەموو خوشک و برایانم بۆ ستافیم بەرنمەیەکە ڕێخەریم بەرنمەیان هەمووتان و هەروەها بۆ ئازیزان و خۆشەویستانمان بۆ ئەو دوو برا بەڕێزی کە بەشداریان کرد لە سونەتەکانە وهروها بۆ مامۆستا ئەحمەدی شەریعە و جەنابی مامۆستا فەتحی زوراری لە شاری هەولێر بۆ ئەوەی ئازیز و خۆشەویست کە هەمیشە بینەری ئەم حەڵقە مبارەکەی ئەم بەرنامە جوانن لە تەلەڤیزیۆنی کەناڵی ئاسمانی پەیام و إن شاء الله بربانی هەموو لایەکتان پیرۆزە بێت و خۆی گەورە دوعاکانتان قبول کات و دوعای خێر بۆ ئێمەش بکەن تا بێگەشتنەوەی تر بە خۆی گەورەتان ئەسپێرم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خواتان لەگەڵ ئاسن